بەڵێ تەماشەوان ێژاش بۆیە گوتوبیژێکە بهتر لەسەر داوین ڕەوشە ڕۆژاوای کوردستان و ڕێکەوتنێن نەبەرە پێدە و ڕژێ ماسە دەکوهاتنە کرن نهادرێ سکای بە شروبەکاری سیاسی ئەحمەدی موسێ لە گەلمنا کاک ئەحمەد دەمباش بنەرینە تازەش داوین بویار دەستپێکم ئەوژی ڕێکەوتنا لەسەر نەفتێ و هاتیەکردن و پێدێک وێ نەفتێژی ڕادەستی ڕژێمە ئەسەد بکێ و داوین پێشاتێن ڕۆژاوای کوردستانی میناڕاکردنە ئال و سلۆگان و وێنیان و بالەکردە ئاباهیان داک و ڕادستی ڕژێمە ئەسەد وەرێکردن چه دەنگۆ چه کاربەدان دنا بە خەڵکی ڕۆژاوای کوردستانیدا پەیدا کردێ و بەنەری ناتەژی چ شرۆڤەژێرە تێکردن داویا ڕێکەوتنێ یان ناش بەرگەلێک سیاسەتمەدات بێژن و ئەو ڕێکەوتن نابەرە پێدەدا ڕاستە حتانها بەردەوام من لێ وێ دەدەمەکە نێزیکدا بداوی بەیان جوو بداوی هاتنە دپێشێت ئێواراتە و تەماشەبانێتە و گوهدارێتە بخێر و خوشی گەلک سپاس مامۆستا سپاس خۆشتر ڕێکەفتن ئۆرتا پەیەدێ و ڕێجیمێت فنە ڕێکەفتنە هەبوو هین عولا شورشێ بوو سەردەستێ ئێرانێ و ڕێجیمێ چێ بوویە وەختێک چوون لە قەندیلێ سەرکردەیەک وانا برند باوەریامد وێ چاغێ بەلکی مراد قەرەیەلام بوو برن شۆڵێ 15 ڕۆژە لە ئێرانێ ما و هاتن و داقیانی دەرخستن لێبۆرین خستن گۆمەپشاشتی ئەڤ ئینسانیهانەی گرتی ئەو خە نەپشاشتی بوو پشتی وێنا پەیەدێدا کەت و قالە چەکداریە کرد و دووبی بێ ئەم هەرێما خە بپارێزن ژە عەرەبە و عەرەب بوولو عەرەب بوولو قالە چەک و سیلاح بکرن وێ چاغی ژوێ چاغێ بێ پشتی شۆرەشێ بێ دو هەیبە شعولا وێنا پەیەدێ شۆرەشێرە بوو وەکان هەتێ بیراوشێ پێ بێ لێ قولوپی پشتی گەڕێکەفتن نەقەباوێ و ڕێجیمە ئەیرانێ و ڕێجیما سووری دووچێ بووی داکەتنە قامشلۆ هێدی قەلەو بوون مەزم بوون 4 ئینسان بپەیەدێر تو نەبوون دەبەرە کوردی و لە هەرێما کوردی ڕۆژاوای کوردستانی باشوورەمەی بچوو وێ چاغێ ئەم ڕێکەفتن لەدار کرد و برن سەری یعنی آنها وقتی گوتید به ڕێکەفتنێک نود نەقەبا پەیەدێ و ڕێجیمێت چێ دەبێ ئەوا گنا کەب سەرێمد و نەجێوێت سەرێمد هەیە ڕێکەفتن نو دەبێ نو دەبێ یا عقودن یعنی ئەم دەبێژن ڕێکەفتنێک نو یعنی ئەوژی چلۆی پاراتە ئەبە پارامە ئەبێ جبر کو ڕێجیمە ئەسەد عسکەرێ وێ نەمایەدا کو عسکەرێ خەبینن هەرێمێ و وەک بەرێ ڕاخن بە حەزارە ئەو پێر نەمایە ئەو عسکەر و نە ڕوز جیب عسکەرێ خەب حەزارەتینە هەرێمێش بەرگی حەساباتی واژی هەنن سبەگ کورد الوا و پەیدێ بخلق الوا و ڕێجیمێ و پەیدێ بخلق و ولۆژی ئەیرانی لێژ دێ براگە ئەفتەردە ئەفقا عسکەر بێن ما عسکەرێ بکرێ هەنن پەیدەی ئەم عسکەرێ کرێ گوێژ 2011 دێ و ببردێ بێتر ئەمکارم بێژن 2012 تەبەرە نەفتەی وازێکردن دەستی خۆد و وێچاغێ بەرگەیە وا دەرکەتن ڕێکەفتن نەقەباوا و ڕێجیمێ دەرکەتن ئۆنێ جێهێ نەفتەی غازێ بپارێزن لە هەمبەر هەفتەی 3 مەلیۆن ژێ پێ بهێدی هێدی بەلکی لە پێش کەت ئەو ڕێکەفتنێنهانێ بوون ڕبک شریکێ ڕێجیمێ وەرجیت بۆلتەنا خۆجی خۆشک دایقیانکردن بێشەرات هەبەشیا پەیەدێ ڕێجیمێ چقیسی باشە مامۆستا ئەحمەد پرسێک بردە هەیە تەباسەوە چەندێک کرد و ئەمکارن بێژن نوکردنا گرێبەستەنان گۆ عەقدان دنا بەرە پەیدێ و ڕژێمێدا ئەزێ لەگەل تە بێژم و ئەو گرێبەست هاتنە نوکردن بنەریناتە چارەنویسە ڕۆژاوای کوردستانی گۆری وان گرێبەستن کو هاتنە نوکردن وێ بچڕەنگی بێ و ڕۆلا پەیدێ وێ ڕۆژاوای کوردستان دەچبێ مالبا پەیەدێ گەل و ڕۆژاوای کوردستانی یان باکوورێ سووریایی دوێ ئەف پرسا گرنگە دوی بێ ئەو بجاوبینن وا جاوباندی ئەف پرسا هەنێ بەرسفکردن ئەو دوبێژن وێدە شەمال سووریایی باکوورێ سووریایی ئەو توجاری نابێ پەرچاوش کوردستانی بەێ ئەم بەگەرینن دیرۆکێ یعنی سەرکردەیە وای مەزم عەبدەڵا و جەلان کتێبە خۆت گوتیە ئەف خەڵکێ ڕۆژاوای کوردستانی باشوورە مەی بچووک ژە تورکیا هاتنن ji ber Osmaniya bazbane em jî kar dikin teva vegerîne Tirkiye tu Kurdistanê Sûriya tun. Ev camêra na li ser rêbaza felsefa û nehca mezinê xwe Abdullah Öcalan dimeşin û bicîtînin yanî a didwa
نبس ڕێباز و نەهج ئەب اتفاقاتێک کەبنین هینش حەشتێ و چاراد و بەری حەشتێ و چارادە ڕێجیما سووریرە هاتونێ ئەم زەکێرن ما ئەوقا پارتیێ باکوورێ کوردستانی هاتن di sala heştê û duadê ji ber Tirkiye reviyan û derbastin Sûriye. Çima ew rêkeftin bi war nehat girêdan ji ber ser xwe qebûl nekirin got finga xelkê bin. Lê PKK li ser xwe qebûl kir. Em bînin û em bên vegerin pirsate. Gelo wê çi fêda wê na hebe li Rojavayê Kurdistanê mafserê 6 sala çi fêda kirin li Rojavayê Kurdistanê peyedê? Wallah fêda gelekî baş kir. Yek jê 400,000 Kurd heciran. Dua Kurd xistin şerna ne Kurdî. Sisiya gij ixtiyarê Porspî pê bin nehiştin li kolanê Rojavayê Kurdistanê başûra mevcû. Çara gi heyvanê partiya nehiştin û giş sehq kirinin. Dumnin di hundirê wê de enkese yani Encumena Niştimaniya Kurd. Serkirdeyê wê na rojê 5 û 6 digir roja din wê 4-5 gaber û awilo ew sehq kirin şkiwan hebdû nehişt. Pênca doza Kurdî berabat kir. Ew helkên hebûn jî qala dozêt kirin îro ji ber peyedê nema wêrin qala doza Kurdî bikin. Ne ji ber rejîmê ve li Bamê Sykes-Picot ji hebûna peyedê xerabtir e. Bibûr hebûna peyedê ji Sykes-Picot xerabtir serserê Kurda ve hundirê Rojavayê Kurdistanê. Peyede şaxekî ji dara PKK di baweriya min di asaf û di serê Kurdat kirin tiştek serê Kurdat ji Sykes-Picot xerabtir û baktir. Sykes-Picot heman mektûnî bi Kurd hecirantin. Sykes-Picot heman Kurd xistin şerê bê serî û neşkê Kurdayetî. Sykes-Picot ev Turkstanê tercî Sykes-Picot Kurdistan kir çar perçewtin dijminad ev ayînî bes lê hiç serê Rojavayê Kurdistanê Kasım xwe dest keftin bir şart sedê xwe kûçê giştoş civî tabiya duzum ya da ede doza me bu bir dot çar akdem dozekî gelip çi fêdê dikir tenê azı yapmadı. Mesela 5,000 metre koçi. Tamam. Kurdu ne dost Türkiye Rojavayê Kurdistanê şuramay û zane bereka ecmet mudafaa eder. Beşin maf diye heyed ve teset bir şey destin bas. Asta hadayet dedik ki işte tahtar ve yazıp ya ve ani. Rajmir belge wader. Rajmir da xuyani resmi derkedi. باشە مامۆستا ئەحمەد وردا ji ber çi bawayekî emelî em bêjin waqeyanê rûbirûyê pêdênayêkirin da ku rêgiriyê li ber bigirin ecindeyên welatên derve wekû ku dibêje ceh bi ceh dike û weka te hejmar ku bêhtir ji 400,000 koç berkir û bi tenê rehspî û porspî di Rojavayê Kurdistanê de hiştin. Ji ber çi rêgirîkek ji lê kirin? پەیەدێ ئیرۆ نەبتەنا خوداکەتی قادا ڕۆژاوای کوردستان پشتاوێ هەیە پشتاوێنا ئەیرانە ڕێجیمە حزبەڵاه رووسیایی و پەرچاک ژێ چینە ji bilî gu perçê din jî gu piştavê digirin şî'ê Iraqê min yanî tu karî bêjî 5 dewlet li pişta peyedê yî wextê gu 5 dewlet li pişta peyedê wê enkese û yan ڕەوشەمبیرên Kurd li Rojavayê Kurdistanê yan partiyên ne bi herdû aliyar em ê wilo bêjin wê çi serê xwe serê bênakin yên tu serê xwe dikî serê 5 dewlet dadin ez ê dîrokê piçikî vegerînim li gundê Hedad berî sala 2012 bû ez bawerim peyedê wî gundî xwest ki hacizê xwe çêke ew gund goîşe te jê tina xwe diparêzin 2 saatêr derbas nebû tayara rêcînê çûl wî gundî xist ne yazda insan ji wî gundî da piştin ve ev rêcîm û pirmancî liştiqilê karim van tetka katûna wana awta wê bû destpêka wê bû
وقتی نزیکا 200,000 پرتوقیز دردورا حسابون که بر ندابانا پیاده ولو قلوبا ور ندابانا رژیم جی که پیاده قلوب کربا و فرد کربا ناس رژیمی مقابل افچینب. باشە مامۆستا ئەحمەد بنەڕیناتە پێدەوێ بەردەوام بێت ژنابەرنا دۆزە گەلێ کوردیانژی ئەرکەوێ لە ڕۆژاوای کوردستانی وەیان کوکووە ئەو دبێژن باکوورێ سووریێ داوی هەتیە گشتر دبێژە پەیەدە مەهەماوێ خەلاص بووین ڕۆژاوایە کوردستانی توشکی سیاسەتێ فێم ناکەی دوو درێژی کارێ بنا حەیا قڕکردنا کوردا هەبن سەردەستێوێ وێ کارێ وێ هەبن هین کورد قڕ نەبوونن هینجی نزیکا ملیۆن و نیوە کورد مانن ڕۆژاوایە کوردستانی فرێجیم نگەر ڕاژ و کوردا نەولۆ کی هەیە ئێگە ڕاژ و کوردا پەیەدەی یعنی تو هیچ فەرقالا 4-5 ساڵ دژی بکە کێمانی ئەوێ هەبن ئادن وێ گورتر ببن ڕێکەفتن ji berê de hatî emzekirin di neqeba wa û rejîmê de ji ber ku esker nemane bi rejîmê bû ji ber ku Rûsya û Îran nayê sibe wê ev desthiladariya rejîmê wextê ku vedgerê hêdiyê dî piço piço mane ev xelkê wê nemane wê bi kê alîkar be wê kî endamê wê resmî bi wê ev bin YPG bin û asayîş bin ev ê bibin endamên resmî د رژیما سوری دی تشکی نبه شرطیه جبر عسكر پی بنمانن جبر فرقه عسكري بشر ربيانن جبر استخبارات نمانن قالوا وكي به پرچاك ج رژیما سوری له در روجاوای کردستان و جارف دن پیاده به وقتی پیاده به و میکوتا و گرانتر بل سرسری سرکرده کردان و سرسری دوزا کردی بهتر تنگه کو بن اخ بک باش مامۆستا ئەحمەد دبێژن کو ڕژێمە ئەسەد هەر تەبگەرێکی بکە بە بریارە ئەمریکی ڕووسی ڕژێمە ئەسەد تورکیا ئێرانێ ببورە ئێران دکە ڕژێمە ئەسەد نەدامدا بەنەرینەتە چاتە گوهارتندا و ڕژێم ئەو پشتیوانیەکە بەهێزک و بەدەست خست بە تایبەتی هاتە دەبەرێکی وەکە تێگوتن ڕۆژهەڵاتی شەمێ فەراتێ دبن دەستێ ئەمریکادەیە دباوریا من رژیم نکاره به روجهلات فراته هگر پچو پچو بین اداری به لوقت عسكر و استخبارات نه مع عسكر و استخبارات به هي پیادی یا اب باوریا من آدن پچو پچو وقت خاکا سوری جیر ودگری من ويتكن دست هلادار وقت بري يعني دو سيناريو هنين يا عول یا یکم جه هگر سیناریا صدام حسین پشتی نوتو یکی به بیروا و شکویت درخستن و جارک دن او قلو کرن و حیال زیبرین و المعارک سرسری گریدان و راهشتن و او دار قاندن دبقى اف سیناریو هبه سرسری اسد گریدن او انا دیس بگراندن و دیس تکب چعب خد و ظلم و زورداریه بکن و خد دیس دوجید بتاقن یان و امریکا فرنسا بریتانیا بنبه وکی و عینی سینورا صدام حسین سيناريو صدام حسين سرسري ويجريدن او يا عادد و دبي قدبي بشار الاسد هبه داكو اولات برشاور شباب ايرو قتراهش بشار وتيكي وقف فلان ديمقراط اني كر حاكم للسوري دستلادار السوري سوري وشاغي برشاور شنابه فشوف اذا روسيا وامريكا بهو قيس مليار دولار فخستن بشريهاند قسوري برشاور شنابه يعني سري وانا امريكا واسرائيل دا فاز وانا عراق سوريا مصر برشاور شبكن واوقع مليار خرج كرناش بوق حضرتها بشار الاسد مجرم بمين الرئيس وبقر وقبري وقوته بهز واسرائيل ديس دبن قفاك ودعوه شرال اسرائيل بكنا دباوريا مدو السيناريو كهبه باشا مامۆستا ئەحمەد تەبەحساوی چەندێکر دەماک و 2003 ڕژێمە باسە عێراقی هاتە ژنابرن و دەسەڵاتداریە عێراقی وەکەک و هاتە دابەشکردن بە هەفپاری و شەراکەت و تەوافق حتاوەکو نەهاژی وەکو تێگوتن کو عێراق لەسەر هەرسێ پرەنسیبان بڕێوەت چێ بنەرینەتە ئەگەر هەیە پاشەڕۆژدا سووریێژی بەوی ڕەنگی وەرێ بڕێوەبرن لەسەر تەوافق و شەراکەت و هەفسەنگیە دوی دەمێدا گەلێ کورد لە ڕۆژاوای کوردستانەوەی کار بێ ماف نەخۆ دەست بێخێ ئەگەر بوی ڕەنگی بڕێ بەچوو
دباوریا me dişxwe sînarya didwawe ew bû berê Sûdî wê wê bi wê ji hev bikeve ji ber tu carî yeqîn me ku ne serê min rû dinêgisine û Alewî li hevdû bikin wê şerê wê dûv dirêj bi Alewî gelek ji sina kuştin û gelek ji wa hecirandine yani li wê biner xortek emrî 12 salê efserê 6 salî wîna babû dî li ber destê li ber çavî hatine kuştin û ca hezara wek wî heger ne milyona سەردەستی عەلەویاوێ چلۆ بێ ڕازی ببێ ئەب دەستلادارە هەنێ بمینە سەرسەرینا نەبەت گەرە سووری و بەگەریاژی وێدی سدبالاویدە بە حەیفلانین ئەو شەڕێگە ئەم دەبێژن وێ بتەفن ناتەف و لێوێ بڕێکەفتنن بێن تەفاندن ئەف حەقیتەی و ئەف حەقیتەی ئەمە کورد ئەمێ بێحەق بن هەگەر دەبەرامە نەت بن لەپا ئەمریکا دەبێت ئەمریکی حیانە تەمەرکوزاوانە و هەبووناوە و بنگەهاوانەش خوەر ئەوێت بینن دێرا زۆرێت بینن أبد الحياة روجاباي كردستاني الأمليد مرن أمريكي هيدي روجاباي كردستاني خزي شيء نبليجا أمكن بارا أردوغان مال خراكنا روجاباي ودوزا وبجار كير البرهر هاجر أمبون بارا أمريكا أو بيبي فيدراليزم جي ونبه هاجر بيدجي حكم بكي ونقف بيدبه جي مطلوبه وجي بخستن قحفة خبكي ومجيكنا وكردواري تخسري قد شينا بمجي أخوة الشعوب وحق كردات بنبك شينا ويش هاجي وتشتن دن هبن أكتش برجع رجاوي كردستان يجي ونولو لخاك كردستان بنرو بيب حسرت بنا أو يجي ذاك هذو بكاروبار قبك تباوري أمد وأفضل تشر رجع سوري ودوزا كردينا بنا أقبل بالشرط شرط وينا ام بارا امريكا بنا ام بارا اردوغان گەلەک سپاس ji bo şîrovekارê siyasî Ehmedê Musê ku dirêya Skype ve li gela min bû gelek spas mamosta